دەوڵەتم هەیە بۆ ئێوەی خۆشەویست و بۆ هەموو بینەرانی بەڕێز بۆ هۆگرانی قورئانی پیرۆز. سوپاس بۆخوا ئێمە لەگەڵ هەردوو برای بەڕێزم کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر محمود توانیمان لە 27 ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا پێشبڕکێیەکی ناوازە، پێشبڕکەیەک کە بە معنای کەلیمە پێبوترێ پێشبڕکێ کە بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز، کە ئەم پێشبڕکەیە پێش ئەوەی مانگی ڕەمەزان بێت ڕکلامی بۆ کراوە و سەرتاسەری هەیەمی کوردستان ڕکلامەکان تقریبەن بینیوە و ناو نووسراوە، هەر لە بڵێن لە زاخۆوە هەتا نزیکی گەرمیان و خانەقین و ئەو ناوە خەڵکی ناوێن نووسیوە و بەشدار بوون. ئەوەی توانیوێتی پلەکان ببڕێ و قۆناغەکان ببڕێ سەرکەوتووە. بۆچی ئاهەنگێک لەم جۆرە بکرێ بۆ کۆتایی بەرنامەکە و بۆ لە ناو ستودیۆ ئیشیوان نەکرا، بۆ نەکرا ئاهەنگێکی یعنی کەمتر و بچووکتر لە ناو ئاهەنگێکی محەدد لەبەر ئەوەی ئەم پێشبڕکەیەکی گەورەیە و وەکو یعنی تا ئێستا وەکو من بزانم وەکو چۆن بڵێن هاوشێوەی کەمە لەم پێشبڕکەیەکە بەم دیزاینە و بەم باگراوندە و بەم شێوازە بکرێ لە تەلەڤیزیۆن و لە کەناڵێکی ئاسمانی بە شێوازێکی ئەکادیمی و علمی بەڕێوە ببرێ بەو شێوەیە کە لە وڵاتانی ترا ئەنجام ئەدرێ. پێشبڕکێ هەیە کە لە کەناڵە ئاسمانەکانە ئەنجام ئەدرێ لە عالەمی ئیسلامیە کەناڵمان زۆرە لەو بەتایبەتی هەمویانیش ئەیخەنە مانگی ڕەمەزانەوە ئەم پێشبڕکەیە ئەکرێ. ئێمە بیرمان لەوە کردەوە بە ئیتیفاق لەگەڵ کاک پەیوەند و ئەویش لەگەڵ جەنابی کاک حاجی قسەی کردبوو کە جوان وایە و باشتر وایە ئەولا و ئەفضەل ئەوەیە کە ئێرە لەوە چێت زۆر شیاو نەبێ، هەرچەند دیزاینەکە و ئینەکەی جوانە، بارگراونەکەی جوانە و شوێنێکی جوان و ئەوەیە تایبەتە بە قورئان، بەڵام بۆ ئەوەی ئەمە تەنیا قەتیس نەبێت لە ستودیۆیەکی بچووکە و ببرێتە دەرەوە و خەڵکیکی بۆ بانگ بکرێ و خەڵک زیاتر بەمە بزانێکە کە قورئانی شایانی ئەوەیە خەڵکی بۆ بانگ بکرێ و خەڵکی لێکۆ بکرێتەوە چەند کەسێکی دەنگخۆش و چەند برایەک بەشدار بوون بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز قۆناغەکانیان بڕیوە و ماندوو بوون و هەوڵیان داوە بۆ ئەوەی ئیترە خۆمە مەشروعە. خوای گەورە فەرمیوە فی ذالک فەلیەتەنافەسی المتەنافسون، با ئەمە منافەسەکردن باشترین منافەسە لەوایە کە لە دەنگخۆشی یابێ و لە تەقەڕب بۆ خوا، لەوەی کە خۆت لە خوا نزیک بکەیتەوە. معلومی هەموو لایەک و هەموو موسڵمانێکی بەڕێزیشەکە قورئانی پیرۆز بە دەنگ و ئاوازی خۆش بیخوێنی فەرمایشت و فەرمانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ لەیسە منا من لم يتغن بالقورآن، لە ئێمە نییە ئەوەی کە بە دەنگ و ئاواز يتغنى يستغني نییە. هەندێک کەس وا تەفسیری ئەکەن يتغنى بمعنای يستغنيە، نە معنى ئەسڵەکەی کە ئیمام ابن عبد البر لە کتێبی التەمهید و لە کتێبی ئەو شەرحەی کە لەسەر هین کردوێتی ئەلیستیذکار کە عالمێکی مەذهبی ماوی مالیکیە ئەمە زۆر جوان لێکەداتەوە کۆمەڵە لە زۆربەی زانانی ئیسلام باس لەواکەن هەموو یەکدەنگن بە اختلافی ئارا و مەذاهب و بۆچوون و مەشرەبیانەوە یەکدەنگن کە قورئان باشترین شتێکە بە دەنگی خۆش بخوێنرێتەوە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەبوو موسا ئەشعەری فەرمێ ڕەزای خوای لێبێ لەو فەرموودە صحیحەدا کە فەرمێ لقد أوتيت مزمارا من مزامير آل داود. أبو موسى لولاما ببيغمر فرمي صلى الله عليه وآله وسلم فرمي لو علمت أنك تسمع، للرواية كتيرة لو علمت أنك تسمعني لحبرته لك تحبيرا، جوانتر شياوتر خوشتر بوم أخوان ديتوا. لبروا قرآن مادام أو عند قورية شایانی خۆیەتی زۆر لەوە گەورەتریشی بۆ فیستیڤاڵی گەورەی بۆ ئەنجام بدرێ و خەڵکی بۆ کۆ بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر ئەو گەنجانەی دێن لەو قاعە و لەو شوێناچان بمەکە زیاتر تەشجیع ببن. و من ڕەم وایە کە لە ساڵانی داهاتووە بەداخەوە ئێستا ئیمکانیەت کەمە ئەگینا بۆچی بۆ کەسێک کە
هونەرمەندە ڕزم هەیە بۆ ئەو برایانە ئەوانیش خی گەورە بەهرەیەکی پێداون لە هەر بوارێکە بواری وەرزشە بواری هوەری کاری هوەری ترە کاری دەستە هەرکەس بواری خۆی کە قورئان لە سەروی هەموویەتی لە ئەولاتر لە هەمووی کە من داواشم کرد لە ڕەمەزانە کە لە ڕێگەی کەناڵی پەیامەوە وتم هەر خێرخواز و هەر برایەکی بەڕێز ئەتوانێت دەستی هاوکاری درێژ بکات بۆ ئەوەی ئەم بەرنامەیە زیاتر دەوڵەمەند ببێ و بتوانین هاوکاری باش بۆ ئەو کەسانی کە پلەی یەکەم و دووەم و سێم بەدەستێن لەم پێشبڕکێیە بتوانین شیاوی شتی باشتر بن ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوو ئێمە بە ئومێدی ئەوە داواکانین لە خوای گەورەی شڵای یارمەتیمان بە بۆی بتوانین جوائزی قەیمتر و شتی جوانتر کاری گەورەتر و باشتر کاری گەورەتیان بکەین جوای بۆیە لەبەر ئەوە مەبەستی قسەکەم لەوەیە وەڵامەکەی پرسیارەکەی جەنابەت وەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە ئەمە لێرا نەبێ چونکە ئێمە ئەگەر بمانەوێت کۆمەڵی خوشک و برا بانکەین کۆمەڵی کەسایەتی بانکەین ناکرێت بێنە ئێرە ئەبێ هەر حتمما بچنە قاعەیەک و ئەمەش زۆر کارێکی جوان بوو زۆر فکرێکی باش بوو کە کاک پەیوەند و کاک حاجی موافقەتیان لەسەر کرد و فکرێکی جوان بوو کە برێتە قاعە و ئێمە شەر ئاماژەمان پێکردبوو پێشتر وتمان ئەگەر کۆتایەکەی لێرا نەبێ بچێتە قاعەیەک و شتێکی جوانتر شتێکی باشتر ناوازەتر دەبێت بڵێ زۆر باشە من دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم دوێنێ تۆ لە ئاهەنگەکەدا لە بیدایەتی ئاهەنگەکە بەڕێستان بە دەنجی نووریتان قاعەکەتان زۆر ڕازاندەوە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆستان پێشکەش کرد هەستم دەکرد زۆر ڕەزامەندی ئەوەی کە من لە تۆ دەم خوێندەوە زۆر ڕەزامەندی زۆر بە دەنگێکی پەڕ دەنگێکی زۆر جوان بە ئاوازێکی یان بە سریکانێکی زۆر جوان قورئان دەخوێن ئەمە دەلالەت بوو لە ڕەزامەندی تۆ وەکو ینی بۆ چوونەکەی من بوو الحەمدولیلا من ڕازی بووم هەرچەند لەو دەقا لەوە چێ بڵێم لە دەنگی خۆم زۆر ڕازی نەبووم چونکە دەنگ میوانە کاکە بەختیار دەنگ میوانە جاری وا هەیە ئەبێت لات ئەبێت پاشان تەوفیقی خوایە بێگومان تەوفیقی خوایە گوێم لێ لە میسرەکان زۆر جار بە قاریە میسرێکاڵێ ئەڵڵا یفتح عەلەیک فتحە ئەمە فتحە لەلایەن خواوە ئەی بەخشێ بە و قاریە یان پاکستانیەکان بە شێخ عەبدولباسط ئەڵێن تەجەلیاتی خوایە لە دەنگی تۆ دەریەکە یعنی ئەبێت تەوفیق یەکەم ئینسان ئیخلاصی هەبێ و نیەتی تەنها بۆ خوا بێ ئیخلاسێکی هەبێ بڵێ خوایە گیان من ئەم قورئانە لێرە ئەدا ئەکەم فقط لەبەر ڕەزامەندی تۆ بێن ئەگەر لەبەرەوەی خەڵک ئەڵڵا بکە با خۆشە تەشجیع ئەڵڵا کردن بۆ سەوتی ئەو کەسە بەڵام شەرت نییە ئەم ئەڵڵای هەموو کاتێکش لە جێی خۆیان بێ با ئەو ملاحەزەیەش بدەین کابرا جاری وایە ئاەتی عەذاب بخوێنێ پێویست ناکە ئەڵڵای بۆ بکەیت لەوێ لەو کاتا بڵێ ئەعوذ بالله نعوذ بالله خوای گیان لەو سزای بمان پارێزی مەبەستم چییە مەبەستم ئەوەیە من لە دەنگی خۆم لەوە چێ من لەگەڵ کاک پەیوەندیش قسەمان کرد لەوە چێ خوێندنەوەی ئێمە بووبێ کە تۆ یعنی وەکو بڵێ ئەمە دەربڕینی ڕەزامەندی خۆتە دەربڕینی حتمەن زۆر شکری خۆتە بۆ خوای گەورەکە خوای گیان سوپاس کە ئێمە توانیمان کارێکی لەو جۆرە بکەین بۆیە لەو کاتەیە زۆر تەشجیع بووی من زۆر بالفعل قسەکەی جەنابتە زۆر ینی تەشجیع بووم و زۆرم پێخۆش بوو یعنی حەماسەتێک گرتە بوومی کە شتێک لەم بابەتە الحەمدوللا گەیشتە پایان و توانیمان ئەم پێشبڕکێیە بگوازینەوە بۆ قاعەیەک و خەڵکانێکی بۆ بانکەین و ئەدایەکی باش و کۆمەڵێ برای دەنگخۆش و کۆمەڵێک کەس لێوا ئامادە بن و هەموو بەهرەمەند بن سواز بۆخوای گەورە پێشترش ئاماژەت پێکرد لە وەڵامی پرسیاریەکەمدا بەڵام من دەمەوێت زیاتر قسەی لەسەر بکەم تۆ دوێنێ لە ئاهەنگەکەدا ئاماژەیەکت کرد کە پێشبڕچی لەم شێوەیە یەکەم جارە لە تیڤەکاندا لە هەرێمی کوردستان بەم شێوەیە و بەم حەجمە و بەم قەبارەیە بەڕێوە دەچێت ئەنی مەبەستت چی بوو تا ئێستا لە هەرێمی کوردستان شتی لەو بابەتە نەکراوەیان ئەم جارەکە لە پەیام کرا ناوازەتر بوو لە هەموو ڕووەکانەوە هەر لە ڕووی فکرەکەەوە هەم لە ڕووی کاتی بەرنامەکەەوە هەم لە ڕووی ڕێخستنی بەرنامەکە هەم لە ڕووی دیکۆر و لە هەموو ڕووەکانەوە طبعا پێشبڕکێ زۆر کراوە لە کوردستانە بە درێژایی لە دوای ساڵی 2003ەوە لە 2004 و 2006ەوەی تقریبا لە 2006ەوە بەردەوام پێشبڕکەی مەحەلی هەرێکێک لە شارەکەی خۆیان حیفظ بوو بێیان خود تیلاوە کراوە بەڵام پێش ئەوی بە تەواوەتی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە من حەزەکەم لێرەش دووبارەی کەمەوە کە لە ڕەمەزانیشە چەند جار ئاماژەم پێ کردووە پێشبڕکێ جایە لە فیستیڤاڵ کە چەند قورئان خوێنێکی ناوبانگی جیهان بانگەکەی پێشبڕکێ نییە ئەمە
ئەمە پێوترێ بە زمانی هوەری پێوترێ کۆنسرت. ئەمە کۆنسرتە، کۆمەڵێک خەڵکی لێهاتوو لێزان لە بواری خوێندنی قورئانە کە پێشتر لە ئاستی نێودەوڵەتی و جیهانە پلیان هێناوە، شارەزان یاخود پلێشیان نهێنابێ یەکن لەو قورئان خوێنە بەناو بانگانەی کە پیان ئەوترێ ڕقەمن. ئەمانە ئەم قورئان خوێنانە بانگ ئەکرێن و لە زۆربەی وڵاتانی عالەمی ئیسلامیە لە مانگی مەولودی نەبەویە، لە مانگی ڕەمەزانە شتێکی باوە، بە شتێکی باوە فیستیڤاڵی گەورە ئەکرێ، چەند ڕۆژێک ئەخایەنێ، هەزارها کەس کۆ بێتەوە. بەندە ساڵی 2012 لە ئاهەنگێکی نێودەوڵەتی چەند ئاهەنگێکی نێودەوڵەتیە لە وڵاتی هەند بەشدار بووم، 70-80 هزار کەس دانیشتووە، هەمووی گوێ ئەگرێ بۆ قورئان. ئەمە فەضلی خۆیە طبعاً. جا من بەستم لە وەڵامی پرسیارەکەی جەنابەت لە کوردستانە پێشبڕکێ کراوە، بەس وردە وردە ئەم پێشبڕکیانە قەبارەکەی گەورەتر بوو. طبعاً پێشبڕکێ ئاماژە بەوەش بکەم کە خەڵکی زۆر جار فەرقی بینی تیلاوە و تەرتیل ناکە. با ئەمەش هەم کە ڕەمەزان ینی باسم کرد و باس و خواستمان لەسەر کرد و ئاماژەم پێ کرد، ئێستش ئاماژەی پێ ئەەکەمەوە. تەرتیل تیلاوە نییە، تەرتیل مخالیفی تیلاوە، ینی مەبەستم کاڵێم مخالیفەتی بەو معنایی ناپێچەوانی ئەو نا، هەردووکیان دەنگیان تایە. بەڵام ئەوەنەی تیلاوە کە پێوترێ قیرائی تحقیقی، پێوترێ قیرائی تحقیقی، ئەوەندە لێرە تەجویدی تیا زیاتر ضبط ئەکرێ و ئەوەندە لێرە وەقف و ئیبتیدائی تیا ضبط ئەکرێ و ئەوەندە لێرە سەوت و نەغەم و ئەلحان و ئەنغام و تەڕەنومی تیا بەدی ئەکرێ، لە تەرتیلا ناکرێ. لە تەرتیلا قەرار و جواب و جوابی جواب نییە، لە تەرتیلا هەمووی یەک دەنگە، یا هەمووی قەرارێکی تۆزێک بەرزە یان جوابێکە و تا کۆتایی ئەڕوا، ڕیتمێکی ئاساییە. بەڵام لە تیلاوە یا بڵین لە قیرائی تحقیقیە نەخێر، طبقەی قەرارمان هەیە، طبقەی قەراری عالیمان هەیە، طبقەی جوابمان هەیە، جوابی عالیمان هەیە، جواباتی گەورەمان هەیە، جوابی جوابمان هەیە، زەخارفی سەوتیمان هەیە، ئەدا و نەفەسی طولی درێژمان هەیە، وەقف و ئیبتیدامان هەیە، تەجویدی مەزبوطمان هەیە، مەقامات و فروعەکانی مەقاماتی ئەگەر چ مەدرسەی عێراقی بێ یاخود مەدرسەی میسری بێ کە بە هەردوو مەدرسەکە، بەڵام وەکو وتمان زیاتر لە پێشبڕکێ نێودەوڵەتەکانە و جیهانیەکانە فقط تیلاوەی میسری، فقط نەتەرتیل اعتیباری پێکرێ و نەتیلاوەی عێراقیش اعتیباری پێکرێ، فقط تەنها و تەنها تیلاوەی میسری. بۆیە لەم ساڵانەی دواییە لە چەند کەناڵێکە بڵین پێشبڕکێ کراوە، بەس نە لە ڕووی دیکۆرەوە، نە لە ڕووی دیزاینەوە، نە لە ڕووی تەنسیقەوە، نە لە ڕووی هینەکانەوە نەگەیشتوە، نە لە ڕووی ئیهتیمامەوە، نە لە ڕووی عەدەدی مشارکینیشەوە نەگەیشتوە ئەمەی پەیام. بەڕاستی ئەلەو ڕۆ منوتم تاکە شێوازێکە و تاکە پێشبڕکەیەکە کە بەم شێوازە و بەم دیزاین و بەم دیکۆرە و بەم شێوازە ئەدا کراوە. الحەمدولillah بەندە بەو معلوماتە متواضعە کەمەی خۆم کە لە مەقاماتە هەمە توانیومە ئینشاء الله خوا لە خۆم ڕازی کەم ئەوە بخەمە ڕوو بۆ خۆشەویستان و هۆگرانی قورئان و دۆستانی قورئان. برای بەڕێزم کە دکتۆر ئیسماعیل ولا نزەکی علی الله ئەحەدا، ئێمە تەزکیەی کەس ناکەین یاخود بە شان و باڵی کەسە هەڵ نادەین، بەڵام من بە ڕەئی خۆمە، من ڕەئی خۆمە ئەڵێم لێرەوە، ئەڵێم لە هەرێمی کوردستانە کەس لە ئاستی دکتۆر ئیسماعیلانیە لە ڕووی تەجویدەوە، هەرچەندە لەوەی خەڵ ڕخنەی لە قسەکەشم هەبێ و خەڵکانێکیش بڵێن دکتۆر ئیسماعیل تۆزێک تند بووە لە ڕووی تەجویدیەوە، بەسەر بچووکترینش تا باز نادا. بەڵام ئەمە چییە؟ ئەمە ئەوە دەرەخا ئەم برا بەڕێزەمان زۆر وریایە، زۆر شارەزایە، زۆر دقیقە لە بواری تەجویددا. تەجوید تعریفەکەی چییە؟ صون اللسانی عن الخطأ في القرآن الكريم. تۆ بەس بۆی دەمت بپارێزی لێیان، یان کابرا تێ وەکو تڵ خوێنێتەوە یا تڵ وەکو تێ خوێنێتەوە، ئێمە ئاشکرا دیارە ئەبێ تۆ ڕخنەی لێ بگری، یا لێرە غونەیەک دوو حرەکە دەیتەوە لەورا حرەکەی کە دەیتێ هەر معقول نییە. لەبەرەوە بۆیە ئەڵێم ئەم پێشبڕکەیە لە هەموو ڕوویەکەوە هیچ پێشبڕکەیەکی تر لەوە پێش شانی لە شانی نەداوە، بەبێ مبالەغە ئەمە ئەڵێم. حتمەن ئەمەش تەوفیقی خوایە. سوپاس بۆ خوا. هەستت دەکرد ئەو شعورەت هەبوو پێ دوا بوو بۆ چون و دوا بوو کە بەرنامەکە بەم شێوەیە سەرکەوتوو دەبێ لە سەرەتاوە کاتێ پێ دووترا کە بەڕێزت بەشداری دەکەی لەم بەرنامەیە و بە ڕاوێژ لەگەڵ بەڕێزت ئەم بەرنامەیە کرا، پێ دووە ئەم بەرنامەیە بەم شێوە سەرکەوتوو دەبێت. برای ئازیزم کاکە پەیوەند شتێکی وای طرح کرد لە لای من، طبعا بالضبط نەیوت یعنی وەکو پێشبڕکێ، بەڵام ئەم فکرەیە
لای کاک پەیوەندەوە هات بە منوتی بەرنمەیەکی قورئانیمان ئەبێ لە ناو بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بەرنمەیەک تایبەت بێ بە قورئان بە درێژایی ئەم مانگە پیرۆزە. من اقتراحم بۆ کەوتم ئەگەر بێت و پێشبڕکێ بێ ئەم بەرنامە قورئانیە باشترە. خۆ ئەگەر هەرچی شتێک بێ متعلق بێ بە قورئانەوە مەقامات بێ دەنگخۆشی بێ کەسێک لێرە قورئان بخوێنێ بانگ بە هەمووی هەر متعلقە بە قورئانەوە شتێکی باشە. ئەمەم اقتراحی ئەم برا گەورەی خۆم کرد ئەویش بە خۆشحاڵیەوە وەری گرت وتی دیراسەیەکی ئەەکەین پاشان وەڵامت ئەدەینەوە. ئەوە بوو من بەندە خوای گەورە کردی بە نسیبم کە بەشداری بکەم لە وەکو کوردێک کە بۆ یەکەم جار بەشدار بم لە پێشبڕکێی نێودەوڵەتی وڵاتی مالیزیا کە ساڵی 59 هەمینێتی ئەم پێشبڕکێ ئەکرێ 59 ساڵە ئەم پێشبڕکێ هەیە مێژووی پێشبڕکەی جیهانە کە ئەکرێ. ئەوە بوو لێرە خۆشەویستان لە کەناڵی پەیام دەستیان کرد بە ڕکلامیان بۆ ئەم پێشبڕکەیە کرد و من بڵێ ومێدم وا بوو کە ئینشاء الله بە تەوفیقی خوا و بە یارمەتی خوا بە پشتیوانی خوا ئەمە سەرکەوتووە بێ شتێکی جوان ئەدا ئەکرێ بە تایبەتی دەست و پەنجەی کاکە نەهرۆ خۆش بێ کە ئەم دیزاینە جوانەی کردووە و کە بەڕاستی شتێکی جوانی کردو هەر کەس بینیوێتی شەیدای بووە وتوەتی شتێکی جوانە و معجەبی ئەم کارە بووە معجیبی بووە. ئەوە بوو هاتمەوە خەڵکانێکی زۆر نزیکەی 116 کەس ناویان نووسی بوو. پاشان دوای ئەمە لە ڕێگەی تەلەفۆنەوە ئەمانە اختیبار کران ئەم خۆشەویستانە. دوای ئەوە بوو 56 کەسیان سەرکەوتن بۆ قۆناغی یەکەم. پێشتر تەمهیدی بوو قۆناغی یەکەم 56 کەس. ئەوانیش هەموو اختیبار کران لە ڕێگەی کەناڵی ئەسمانی پەیامەوە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیکردن پێیانەوە بۆ ئەوەی ئەو ڕێگا دوورە هیوایان هەیە مەسەلەن لە دهۆکەوەیە هیوا هەیە لە ڕانێ هیوا هەیە لە هەولێرە ناکرێت ئەو ڕێگە دوورە ببڕێ بە زمانی بە ڕۆژەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزا و بێتە ئێرە و دواییش سەر نەکەوێت نەخێر هەر لێرەوە بە تەلەفۆنەکە ئیکتیفا بکەین و گوێمان لە دەنگی بێ ئەگەر ئەکرێتیش لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە لەوە چێ زۆر مەزبوط نەبێ هەندێک حرف هەیە ئەبێ یعنی مباشرەتەن بەتایبەتی لە تەجویدا ئەبێ نەگوێ بیستیوی بگرم ئەو دادوەرەی کە دادوەریەکە ئەبێ سەیری دەمی بکە بزانێ چۆن ئەم حرفە ئەداکە بۆ نمونە ضادی ئوختی صاد ئەگەر وەکو ضاء بخوێنرێتەوە کە ئوختی طاءە غەڵەتە هەڵەیە تۆ بڵێ مەسەلەن وەلە الضالین غەڵەتە ئەبێ بڵێ وەلە الضالین دالێکی قەڵەوە وەکو دالێکی قەڵەو دەرەکە وەلە الضالین زمانت بە قەڵەوی ئەگری و ئەیخەیتە لای ڕاستەوە کاڵی وەلە ناڵێ وەلە الضالین ئەمە کەیە ئەمە خوێنیتەوە کەوتە ظالمین چکە ئەو پیتە ضائی ئوختی طاءە ئەمەیان ضادی ئوختی صادە وای پێ ئەوترێ مەبەستمەوەی ئەمە ببینرێ ئەوە بوو ئەم قۆناغەش ڕۆی 20 کەسی خۆشەویست سەرکەوتن بۆ قۆناغی دووەم دوایی لە 20 کەسەکە 6 کەسی بەڕێز سەرکەوتن بۆ قۆناغی سێهەم کەەوە بوو دوێنێ بەشداریان کرد یەکەم و دووەم و سێم لەو 6 خۆشەویستە دەرکەوت. زۆر باشە کەواتە ئێستا خۆشحاڵی کە بەرنمەیەک لە یەکێک لە کەناڵەکانی هەرێمی کوردستان کە کەناڵی ئاسمانی پەیامە پێشکەش کرا کە لە ئاستی کەناڵەکانی تری وڵاتانی ئیسلامیە کە کەناڵە ئیسلامیەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستانە کە لەم جۆرە پێشبڕچیانە دەکەن ئێمە لە ڕووی کوالێتیەوە حەزەکەم وەکو شایەتی ئەمادەم ئینشاءڵڵا بەڕێز لەبەرەوە منەوە پرسیارە دەکەم چون کە بەڕێستان بەشداریت کردووە لە فیستیڤاڵەکانی دەرەوە دەزانی لەوێ چۆن جۆرێتی و کوالێتیان چۆنە چۆنێتی بەشداری چۆنە و هەروەها لیژنەی تەحکیم چۆنە ئینشاءڵڵا هیچ لوژنە تەحکیمێک بەپێی ئەو یاسایی کە دانراوە یاسای نێودەوڵەتیە لە بواری تەجویدا وەقف و ئیبتیدا سەوت و نەغەمە ئێمە هەموو بەپێی کەتەلۆکێک لە بەردەستمانە بووە کە زایانایان و شارەزایان دایان ناوە چۆنێتی خەسم و ئیعطائی دەرەجەت هەم دەرەجە چۆن ئەشکێنی و هەم دەرەجە چۆنەیە بۆ نمونە لە سەوت و نەغەمە لە تەجویدا لە وەقف و ئیبتیدا دەرەجە چۆن ئەدرێوە لە کوێ نمرە ئەشکێ بەبێ ئەوەی زوڵم و ستەم لە یەکێک بکەین چونکە ئەمە مەسئولیەتە خوای گەورە فەرمێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل
ئەگەر دادوەریتان کرد ئەم دادوەریە شەرت نییە وەکو دادوەریەک بچێت لە شوێنێکی ترا بڵێن لە شوێنێکی حکومیە لە محکەمەیە لە دادگایە دادوەری بکە ئەمە مطلقە لە هەر بوارێک کاتەوە دادوەریت کرد ئەبێ بە عەدالەت بیکەی حتا ئەگەر تۆ یەکێک هاتە بەردەست خوا فەرمێ وئیذا لو أعوذ بالله من الشيطان الرجيم ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى تو من أجر يشك بيتا بردسشم أجر شتێکیش هەبێ لە بینمانە یان ئەگەر خوا نەخواسە بە جۆرێک یعنی علاقەیەک هەبێ لە بینی من و ئەوە بەڵام کە هاتە ئەم بوارە ئەمە شتێکی ترە ئەبێ ئێمە زۆر بەدات پەروەرانە تعاملی لەگەڵا بکەین ئەمە قورئانە ئەمە ئەمانەتە ئەمە لە قیامەتە ئێمە لێمان ئەپرسنەوە من بۆیە ئەم ئاماژەم بەمە کرد چونکە هەندێک لەم لاولا مەسەلەن سەیرەکەی قسە ئەکەن و ڕخنە ئەگرن و لەو ئەچێت نادات پەروەیەکی تیاو بێ بەس پێتوانێ ئیشی جوان و ئیشی گەورە هەمیشە ئیشی سەرکەوت و ڕخنەی لەدەگیرێ حتما ئیشی سەرکەوت و ئیشی جوان ڕخنەی لێ ئەگیرێ بەڵام ڕخنەی بنیات نەر نەکو ڕخنەی ڕوخێنەر نەکو توانج و تانە و تەشەر ئەبێ ئەو هەر کەس جارێ هەر کەسێک کە خۆی بە ئەهلی قورئان زانی من نەسیحەتم بۆ هەموو ئەهلێکی قورئان هەیە ئەوەی کە خۆی بە ئەهلی قورئانە زانێ و خۆی بە قورئان خوێنە زانێ و دەرئەکەوێ یا دەرناکەوێ لەسەر شاشە بێ لە ماڵەوە بێ لە فەیسبوک بێ لە هەر شوێنێک بێ کە دەرکەوتی ئەبێ ڕەوشتت حەزەتی عائیشە ڕەزای خوای لێبێ الصدیقة بنت الصدیق دایکی ئیمانداران چی ئەفەرمێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی فەرمێ کان خلقه القورآن کەوابێت دیارە قورئان زۆر گەورەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوێتی بە ئەخلاق بە ڕەوشت بە ئاکار بۆ خۆی کە یعنی وەکو چۆن فەرمون کان قورئانا یمشی بین الناس ئەکرێ کەسێک خۆی بە ئەهلی قورئان بزانێ و توانج و تانە لە بەرنامەیەکی قورئانی بدا ئەگەر هەڵەیەکیشی تیا ببینێ ئەبێ ڕخنە بگرێ ڕخنەی بنیادنەر ڕخنەیەک بگرێ بۆی ئەم کارە ئەگەر چاکە چاکتر بکرێ ئەگەر لاوازیەکی تایە لاوازیەکەی لا ببرێ و بە شێوازێک لە شێوازەکان بەرەو پێش ببرێت و جوانتر و شێوازێکی جوانتر ئەدا بکرێ نەک ئەوەی کە لەم لاولاو بەس پێدانێ کاکشی حسێن ئەگەر ڕخنە بەو مانایە ئیشەکە ئەگەر کەم و کورتێکی هەبوو ئەو کەسەی کە ڕخنە دەگرێت مەبەستی جوانترکردن و تەواوکردنی بێەوە ئەگەر نەچوو ئەم بارەوە ئەم بابەوە ئەوە دەبێتە تەشیر دەبێتە توانز دەبێتە تانا دەبێتە قسەیەکی ینی بێبنەما حتمما بێبنەمایە ئەگەر لەو بواری یەکەم بێکە جەنابەت ئاماژەت پێکرد لا بەئسە بیهی ئەوە هیچ کێشەی نییە ئەگەر لەم بواری دووەمیان بێ ئەو کەسە کە خۆی بە ئەهلی قورئان ئەزانێ ئاثیمە تاوانبارە لەبەرەوە تۆ بەرنامەیەکی قورئانیە هیچ هەدەفێک لە پشت ئەم بەرنامەیەوە نەبووە سوپاس بۆ خوا تەنها هەدەف خزمەتکردن بە قورئان و ئەهلی قورئان تەنها هەدەف ئەوە بووە زۆر گەنجی دەنگ خۆشمان هەیە ئێمە لەم هەرێمی کوردستانە ئێمە چیمان کەمترە لە وڵاتانی تر بۆ ئێمە گەنجەکانمان نێنە پێشەوە و بەو دەنگە خۆشە و بە دەنگێکی زوڵاڵ و خۆش ئەدائێکی قورئان بکەن کە خەڵکی کە گوێی لە دەنگیانە بێ ڕەحمەت بویانەکەن کە ئەمە بەڕاستی خۆی بۆ خۆی یعنی دەستکەوتێکی زۆر گەورەیە جا من مەبەستم ئەوە بوو کە ئەم کارانە تۆ ئەگەر وەکو کوردەواری خۆمانەڵێن ئەگەر گوڵنی دڕکیشمە بە بەس کاری بەنەش وەکو دەڵێن بەندەش بێکەم کورتی و ئێمە نەمانوتووە من و ئەو دوو برا بەڕێزی کە لەگەڵ مابوون کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر مەحموود ئێمە مەعسووم نین ئێمە مەلائیکە نین ئەکرێ ئێمەش هەڵە بکەین زۆر باشە هەرچەندە تۆزێک درەنگ ڕاگەیەنرا بەرنامەکە کە خەڵک بەشداری بکە بەشدار بووان خۆیان ناو نووسکەن بەڵام ڕازی بووی لەوەی کە ئیستیجابە هەیە لەلایەن ئەو کەسانەی کە شەیدای قورئانن شەیدای دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانن الحمد لله استجابة هبو ولو من توقع ما كان خلقي زياتر بي بلا الحمد لله قاعك بربوبو هر اوندش بشي هر اوندش بشي بس قاعك نبو بس رجي بشدار بواني برنامج ابو او رجاني بشدار بوان صو شانزا كسبون صو شانزا كس بدار رجيكي زوره بالله زور يعني اما كاتي خوي كبشداري ما انا كله بيش بركاني خواري عراق سرتاسري همو عراق بونمونا شصت قران خوين شصت لبواري تحقيق شصت هنيش شصت حافظي قرآنيش بجداري أنا كن صو بيس كسبون يعني بس بواري تلاوة ما شاء الله صو شانزة كسب بجداري يعني من إن شاء الله توقع كم صالاني داهاتو بون مناقر صالي داهاتو بكري إن شاء الله برنامج بتماين كأماجشي فيها كين كبرنامج بانيشي تيا كين كوانا من يسمو برسال ليه كم دعاء برسال ليه كأو إن شاء الله عدد كزيا أكاد زور باشا أبا تكراي بداية أستي بجدار بوان ئەوانەی کە بەشداری ئەم پێش بڕچیان کرد
ئاستی بەشداربووان ئاستێکی دڵخۆشکەرە، ینی ومێدت هەیە کە خەڵک بۆ ساڵی ئایندا وانی کە بەشداری دەکەن ئاستیان فراوانتر بێ یان ئاستیان بەرزتر بێ، ومێدت هەیە؟ بەڵێ بەڵێ ئومێدەوارم ئینشاءالله هەرواشە بێ، چونکە زۆرێکیان ئەمبینی کە کاک دکتۆر ئیسماعیل ڕخنەی لێ ئەگرتن بۆ جاری دووەم کە سەرکەوتنەوە ڕخنەکانیان هەموو چاک کردبوو، لەبەرەوە زۆر ئومێدم هەیە یان ئێمە من و بەندە و کاک دکتۆر ئیسماعیل کە ڕخنەمان ئەگرت ئەمان باشتر ئەدا بکە کە هاتەوە باشتری ئەدا ئەکرد کەوابێ ئەمە دڵخۆشکەرە. من ئیشی لەسەر دەکەن خۆیان پەروەردە دەکەن، خۆیان ڕادێن. سەحوەیەکی قیراءەتی سەحوەیەکی قورئان خوێندن بە تایبەتی لە بواری تحقیق تیلاوە کە من بۆیە دایمەن تەشجیعی قورئان خوێنانەکەم ناڵێم تەرتیل مەخوێنێ، تەرتیل تەنها بۆ ڕەمەزان و بۆ پێشنوێژی ئەوەیە، بەڵام ئەمە لە هەموو شوێنێکە لە هەموو قاعەیەکە لە هەموو مناسباتێکە خەڵک ئێوێ ئەم دەنگە خۆشە ببیسێ، لەبەرەوە زیاتر ئیهتیمام بە بواری تیلاوە و تحقیق بدرێ، چۆن مەشایخی کیبار و قورئان خوێنە بەناوبانگەکانی وڵاتی میسر هەر لە سەردەمی شێخ محەممەد ڕفعەت و دوای ئەوە شێخ محەممەد صدیق منشای و کامل یوسف البەهتیمی و تا دە سەردەمی شێخ عەبدولباست و شێخی شەحات و شێخ سەید متەوەلی خوا لە هەمویان خۆش بێ کە ئەمانە مەدارسی گەورە و مەدارسی عەظام بوون لە وڵاتی میسرا کە بە هەزارەها خەڵک لە جیهانی ئیسلامیە تەقلیدیانەکە و شەیدای دەنگیانە. حەز ئەەکەم گەنجی کورد لە هەموو هەرێمی کوردستانە بەڵکو نەک هەرێمی کوردستان هەر چوار پارچەکەی کوردستان هەموو اهتیمام بدەن، گرنگی بدەن بەو بوارە و ئومێدەوارم ئینشاڵڵا کەناڵی پەیام وای لەبێ لە پێشبڕکێ و ئەم پێشبڕکێ وا گەورە ببێ هەر چوار پارچەکی کوردستان تایە بەشدار بێ، کورد هیچی لێبێ بەش نەبێ و بەرکو بتوانین بیکەین بە نێودەوڵەتی وەکو چۆن کەناڵی ئەلکەوسەر پێشبڕکەیەکی هەیە بە ناوی ئینە لیلموتەقینە مەفازا کە نێودەوڵەتیە ساڵانە 6 بۆ 7 وڵاتیایە بەشدارە بێ کە بەندە ساڵی 2014 تایە بەشدار بووم و پلەی پێنجەمم لەسەر ئاسی جیهان هەر 5 پلەی هەیە لەوێ، یەکەم تا پێنجەمی هەیە، بەندە وەکو پێنجەم لەسەر ئاسی جیهان ئەو پلەیەم هێنا. حەزەکەم ئینشاءڵڵا هەموو دۆستان و خۆشەویستان بەشدار بن و ئینشاءڵڵا هەموو پلەی باش بەدەست بێن. زۆر باشە. پێت وایە کە ئەم بەرنامەیە ئەوەی کە بەڕێزت ئاماژە دەکەی بەشدار بووە کێوە ڕخنەتان لێ دەگرت بۆ جاری ئایندە داهاتەوە ڕخنەکانی نەدەهێشت کەم و کورتەکانی نەدەهێشت، تەکانێک بێ شەقڵێک بێ بۆ ئەوانی کە دانوێت ساڵانی ئایندە بەشداری بکەنیانی تەکانێک بێ بۆ شەیدایانی قورئان کە ئیتر بەرنامەیەک هەیە ئاوڕێیان لێ بداتەوە با لە ئێستاوە خۆیان پەروەردە بکەن. بەڵێ تەبعاً شتێکی خۆش حەزەکەم باسکەم چەند خۆشەویستێک کە سەر نەکەوت بوون پەیوەندیان بە بەندەوە کرد وتیان ئێمە هەر لە ئێستاوە خۆمان ئامادە کردو بۆ ساڵی ئایندە. کەواتە پێشبڕکێکە دەشێ بۆ ساڵی ئایندە بەهێزتر بێ، ینی زۆر قورستر بێ، ئەکەم قورستر و بەهێزتر تحکیمیش ینی کاری ئەرچی قورستر و هەستیارتر بێ، ئەرکی قورستر بێ و ئەکرێ ئەو کاتە احتیمالە لەوە چێ ئێمە ڕێژەی دادوەرەکانیش زیاد بکەین، مەسەن بیکەین بە 5 یا بیکەین بە 4 بۆ ئەوەی زیاتر بۆ نمونە من 2 بەشم لەلا بووە بەشی سەوت و نەغەم، ئەکرێ من ساڵێکی تر سەوتەکە بم بە کەسێکی شارەزا پسپۆڕ لە بواری سەوتە داینێم ئەویش دادوەری بکە، ئەو کاتە بین بە 4 کەس هەم سەوت هەم نەغەم هەم تەجوید هەم وەقفی بیدا. زۆر باشە. خۆشحاڵ بووی بە بەشداری ئەو خەڵکەی کە ئەو بەشداربوانەی لە خوشکان و لە برایان دوێنێ لە ئاهەنگی ئاوازی زێڕین بەشداریان کرد لە کۆتاییدا. زۆر خۆشحاڵ بووم الحەمدولله. پێدوا بوو کە ینی کۆمەڵی خەڵک هەیە کە بەتەنگ ئەوەن کە بەشداری بکەن لەم جۆرە ئاهەنگانەدا کە بۆ قورئان ساز هەموو جارێ کۆمەڵێکی تیا بوو ئەو دەموچاوانە هەموو جارێ لەو فیستیڤاڵاتانە ئەیان بینمەوە. بڵێ دیار بوو عاشق و شەیدای قورئان بوونەوە هەندێک کەس لەوانەی کە خۆم بە شخصی دعوەتم کردبوون اعتزاریان هێنایەوە کە لە دەرەوەی وڵاتن یا لێرە نین یا مەجالێکیان منەخساوە ئیلا زۆر شەیدا و ئەوداڵ بوون کە بێن گوێ لەو دەنگە خۆشانە بگن کە دوێنێ ئەداکرا. زۆر باشە. ڕەنگە بەشداربووەکان لە ڕووی تەحکیمیەوە جۆرێک ناوی بڵین گلەیی یان وردە گلەییان هەبوو بێ بۆی کە هەمویان ینی نەبوونە یەکەم و دووهەم بەنمونەمە قسێک بێ لەوانەی لەوانەوە نەمان بیست بێ، بەڵام ئەمە هەر بۆ خۆمانم پرسیارە بکەین. کاکە بەختیار پێشبڕکێ ناوەکەی خۆی بەخۆیوەتی تەنافوسیتیایە، بەڵام پێش هەموو شتێک ئەبێ ئەم کەسەی کە بەشداری ئەکا یەکەم وەکوتم نێتی ساف کاتەوە بۆخوا
دووەمیش پێشبڕکێ کە خوا ئەفەرمێ بە مطلقی ئەفەرمێ لە هەموو بوارێکی شەرعیە خوا ئەفەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون ئەو شتەی کە لە خوات نزیکە کاتەوە تۆ منافسەی تیا بکە دەنگخۆشیە ئەو عیبادەتە تەقوایە هەرچیە دەنگخۆشیش هەر بەشێکە لە تەقوا و لە عیبادەت چکە تۆ قورئانی پێخوێنی خوێندنی قورئانی عیبادەتە ئەگەر بەدەنگی خۆش بیخوێنی و خەڵک تەئسیر لە خەڵک بکە ئەوە عیبادەتەکە زیاترە ئەجرەکەی لای خوا زیاترە جا لەبەر ئەوە ئەمە پێشبڕکێیە بەندە لە چەند پێشبڕکێی ترا بەشداریم کردووە لە خواری و عێراق نەتیجەشم نهێناوە لەوە چێ لە لای خۆم ڕخنەم گرتبێ لەوە ئەچێ من وتبێتم زوڵمم لێ کراوە لەوە ئەچێ وتبێتم خەلەلێک هەیە شتێک هەیە ئەمە کراوە بەڵام بۆ بەڕێژ بۆتە ئەزمون بۆ من بۆتە ئەزمونی زۆر باش کۆڵیشم نەدا وازم نەهێنا ئەوە بۆ الحەمدولله ساڵی 2015 لە پێشبڕکەی نێودەوڵەتی وڵاتی ئەردەن لەسەر ئاسی نێودەوڵەتی گیان پلەی یەکەم هێنا و پێشتریش لە ئێران پلەی پێنجەم هێنا و لە کەناڵی سەحەر پێشبڕکەیەکیان هەیە کە ئێستش بەردەوامە لەسەر ئاسی کوردستانی گەورە هەر چوار پارچەکە پلەی دووەمم هێنا و ئەم ساڵیش بەندە سواز بخوا کە ئەمە هەمووی فەزلی خوایە ئەم دەستکەوتانە بەشداریم کرد لە وڵاتی مالیزیا وەکو یەکەم جار وەکو کوردێک کە بەشدار بوو بێ کە 59 ساڵە ئەم پێشبڕکەیەکرێک کوردی لێبێ بەشە وەکو کوردێک کە یەکەم جار تایە بەشدارم سواز بۆ خوای پەروەردگار پلەی شەشەمم لەسەر ئاسی جیهان هێناوە ئەم تەفاوتی دەرەجەیە لێوێ یەکەم لێوێ دووەم لێوە سێم لێوە پێنجەم ئەمە تەوفیقی ئیلاهیە لێوە موفق بووم یەکەم هێناوە لێرا زۆر موفق نەبووم پێنجەم هێناوە لێوە سێمەم هێنا لێوە شەشەمم هێناوە هیچیش گلەییم نییە لەبەوە چێ مستەوای من لەو کاتە ئەوە نەبوو بێ بەڵام یەک خاڵ هەیە حەزەکەم بۆ هەموو خۆشەویستان و دۆستانی باسکەم کە ئەمە کەسێک لە پسپۆڕە لە بواری قورئان و پێشبڕکێ ئەمەی بە من و بە هەموو خۆشەویستان وتووە ئەوش ئەوەیە پێشبڕکێ ئاستی قورئان خوێن دیاری ناکە پێشبڕکێ ئاستی قورئان خوێن دیاری ناکە شێخ عەبدولباسط شێخ منشاوی شێخ محەممەد ڕفعەت شيخ كامل يوسف البهتيمي شيخ سيد متولي عبد العال شيخ شحاد محمد أنور أم كبار عظام قراءنا أمانة بيشبركيان نكردوها إيسش أوتا أستيريكن بأسمانه كهميشة دنيان روجانا لي أدريته وأزاني يكم جاري قوي لي أقري يعني بلام دلقران نبن أوي كي يكم بو توي دوام بو أو يكم بو همو أوانا كبشداريان كردوانيش كسر نكوتون همو يان يكمن همو يان فائزن همو يان براون ئەم ساڵ سرەی منە من یەکەم بووم ساڵێکی تر سەرەی تۆیە یەکەمە بی من دووەمە بم من سێمە بم من سەر ناکەوم لەبەرەوە قەت دڵگران بم ئەم کەسەکە باسم کردتم پسپۆڕە وتی قەت ئەمە ئاسی قورئان خوێن دیاری ناکە چونکە جاری وایە قورئان خوێن لەو دقیقەیە خوا تەوفیقی نادا بتوانێت دەنگت میوانە لەو کاتە دەنگ یعنی یارمەتی دەرنیە لەو دقیقە خەلەلێک لە دەنگ تا دروستە بێ کێشەیەکت هەیە من یەکشت بگەڕمەوە کەسێک لەگەڵمان بوو لە وڵاتی مەغریبەوە هاتبوو ئەم پێشبڕکێی ئەم ساڵ کە لە وڵاتی مالیزیا کرا برایەکی بەڕێز بوو ئەو ڕۆژەی کە سەرەی ئەو بوو کە قورئان بخوێنێ کە لەگەڵ منە بەیەکەوە قورئانمان خوێن ئەو ڕۆژە کە کۆتا ڕۆژی مسابقەکە بوو هەواڵیان پێدا کە دایکی وەفاتی کردووە بڕوات بێ من خۆم زۆر دڵتەنگ بووم لەگەڵ یاوە سەرخۆشیمان لێ کردووە هینمان کرد دەنگێکی خۆشیشیە بوو دەنگێکی باشیشی ئەدا کرد بەڵام وتی هەرچیم کرد نەمتوانی ئەو ئەدای بکەم چکە ئاگام لە خۆم نەبووی وتی لەو کاتێکە قورئان مەخوێن کە من دایکم ئەمری خوای کردو لە وڵاتی یعنی چەندە حاڵەتی ئاوا ڕوودایە من لە خوار و عێراق چەند جار بەشداریمان کردووە دەنگ وەکو وتم میوانە بۆم نەهاتووە بەڵام ئەو خۆشەویستەی کە لەگەڵمان لە شارێکی ترەوە هاتووە ئەو دقیقە ئەو موفق بووە لە تەجویدەکە لە وەقف و ئیبتیداکە نەفەسێکی زیاتری هەبووە زەخرەفەیەکی سەوتی خۆشتری کردەوە دەنگێکی ئەدای کردووە خۆ نابێ دادوەرەکان فەرق و جیاوازی بکەن من پێشخەن و ئەو دواخەن ئەمە بێ بە زوڵم لەبەرەوە ئەمە تەوفیقی ئیلاهیە پێشبڕکێ ئاستی چاکی و خراپی قارێ دیاری ناکە فقط ئەو شەنسی ئەوە بووە ئەمڕۆ باش خوێندوێتی پێش تۆ کەوتەوە ئیلا من با هەر بە ڕاشکاوانە بێڵێم کاکە سەرخێڵ کە دووەم بوو کاک سەید جەلال لە هەولێر یەکەم بوو لە مەرحەلەی پێش قۆناغی کۆتاییە کاک سەرخێڵ لە پێش کاک سەید جەلالەوە بوو لە پێش سەید جەلالەوە بوو بە دەرەجە و بە نمرە و بەدەن خۆشیەوە بەڵام سەید جەلال پێش ئەو کەوت لە قۆناغی کۆتاییە ئەمە چی دەرەخا ئەمە ئەوە دەرەخا ئەم پێشبڕکێیە ناوەکەی بەخۆی وێتی پێشبڕکێیە یەکێک پێش تۆ ئەکەوێ یان تۆ پێش ئەوەکەوی غەیری ئەمە هیچی تر نییە زۆر باشە
ویستم بپرسم دوێنێ تۆ ئاماژەت بە پێشبڕچێی بانگبێژی و بانگدان و ئەو بابەتانە کرد ئەمە هەر فکرەیە یانەمە قسەتان لێ کردووە لەگەڵ کاک پەیوەند عومەر و لەگەڵ پەیامە کە ئایندە شتێکی لەم بابەتە بکەن ئینشاء الله ئێمە تەنها بیرمان لێ کردوێتەوە و بە کاک پەیوەندیشمان وتووە تقریبا کە ئینشاء الله ئەگەر خوا ڕێکی خست و ساڵی ئایندە خوا تەمەنی ببەخشین و گەیشتینەوە مانگی ڕەمەزان ئینشاء الله ئەوە ئێمە بە تەماین ئەم پێشبڕکێیە فراوانترکەین لە هەموو ڕوویەکەوە گەورەتریکەین و بگرە 2 مانگ پێش ئەوەش کە پێشبڕکێکە ئەدا بکرێ ئێمە ئامادەکاری بۆ بکەین حتا بیرمان لەوە کردوێتەوە کە ئەمە بیرۆکەیەکی جوانە ئەو خۆشەویستانی کە ئەیانەوێت بەشدار بن لەم پێشبڕکێیەدا بە سەوت و سوورە ڤیدیۆی خۆیان بنێرن یا بە ئیمێڵ بۆ پەیام یا بە فەیسبوک بینێرن سەوت و سوورە خامەیەکی 3-4 دقیقەیی بنێرن دەنگی خۆی بەتەنها یا لە بواری بانگ یا لە بواری قورئان خوێندن ئەو کاتە ئێمە وەکو لوژنەی دادوەری هەڵسەنگاندری بۆ بکەین وەکو قۆناغی تەمهیدی ئەمە دوایی بانگەکەی ئەستودیۆ یعنی ئێمە لە تەلەفۆن باشترە لە تەلەفۆن باشترە و ئێمە فکرێکی ترمان هەبوو وتمان ئێمە خۆمان ئەگەڕێن وەکو لوژنەی دادوەری بە شارەکانە ئەگەڕێن ئەوانە اختیبارەکەین لە بواری بانگ و لە بواری قورئان خوێندندا وەکو تەمهیدی دوایی بانگیانەکەینە ئێرە لێرە بخوێنن یعنی بەتەما بووین کە بڵێن مەرحەلەی تەلەفۆنی تیانە بێ بۆ ئەوەی بە ئاشکرا یا بە ڤیدیۆکە یا خۆمان بڕۆین و بانگیشی تێکەین چونکە بانگیش بەڕاستی گرنگی خۆی هەیە یعنی من لە خەڵکم بیستووە کە گوێی لە دەنگی بانگ بووە بانگێکی خۆش کە لەوە ئەچێت زۆر پەیوەندی تون و تۆڵی بە مزگەوتەوە نەبوو بێ کە گوێی لەو بانگە خۆشە بووە ینی ناچار بۆ ئیستیجابەی هەبێ ئیستیجابەیەکی هەبوو وتوتی ئەم بانگە چییە ئەم دەنگە خۆشە چییە یعنی جاری وا بووە بگرە دوور نییە کە بانگ کرابێ و بۆ نوێشکردن هاتووێ نوێژی کردبێ ئەوەنە تەسیراتی هەبوو لەسەر ئەو و خەڵکانیش هەیە کە گوێیان لە بانگ بوو و لە دەنگی ناخۆش بووە ئیستیجابەیەکی غەیری ئەمەیان بووە لەبەرەوە بانگ حەقی خۆیەتی گرنگی پێ بدرێ و بگرە من ڕەم وایە و داواکەم کە وەزارەتی ئەوقاف حدێک بۆ بانگدانێ و هەموو کەس نەیەڵێ هەموو کەس بانگ بدا فکرەیەک هەبوو کەوا ئەبێ شتێکی تەسجیل کراو بەڵام شتی تەسجیل کراو لە ڕووی شەرعیوە و لە ڕووی یعنی کۆمەڵایەتیشەوە نەشیاوە لە ڕۆ شەرعیەکەوە لەبەرەوە بانگدان عیبادەتە لە ڕووی زیندوێتیشەوە لە ڕووی شەرعیەوە ئەوەیە کە بانگدان عیبادەتە عیبادەت بە ئالەتێکی تەسجیل کراو ناکرێ ئللا ئەبێ خودێک شخصێک خۆی بچێ بانگ بە لەبەرەوە من داواکارم لە وەزارەتی ئەوقاف کە کۆمەڵی خەڵکانێک ئەگەر بکرێت لوژنەیەک اختیباریان کەن لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ئەمەش زۆر کارێکی ئاساییە و ئاسانە ئەکرێ چەند گەنجێکی دەنگ خۆش بتوانن دەنگێکی خۆش ئەدا بکەن لەلایەن ئەوقافەوە ئەگەر ڕاتبێکیان بۆ دیاری بکرێ و هەم ئەوان سوودمەندە بن و هەڵ خەڵکیش سوودمەند ئەبێ لە دەنگە خۆشەکەیان بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئیشەڵڵا ساڵی ئایندە بە شێوازێکی فراوانتر و بە دیزاینێکی جوانتر و شتێکی نوێتر بانگیشی تێ بکەین و ئەگەر خوا یارمەتی داین خەڵاتەکانی باشتر بێ و ئەداکەی جوانتر بێ و شێوازەکەیشی بەرەو پێشچوونی پێوە دیار بێ زۆر باشە ڕێنماییت بۆ ئەو بەڕێزانە چییە کە دەشێت لە پێشبڕچەی تر و لە ساڵانی ئایندە بەشداری ئەم جۆرە پێشبڕچەیانە بکەن یعنی لە ئێستاوە چی بکەن چۆن خۆیان ڕابێنن ئامادەکاری سەوتیان چۆن بێ ئامادەکاریان لە ڕووی جوان خوێندنەوەی قورئانەوە لە ڕووی وەقف و ئیبتیداوە چۆن بێت چی بکەن من لە پێشە نەسیحەت بۆ خۆمەکەم اینجا بۆ ئەوانیش ئێستش من کە یعنی ناڵم من قورئان خوێنێکی ئاوام و ئاوام خەڵکانێک هەیە لەوەچێ زۆر لە من دەنگ خۆشتر و لە من ئەدائیان جوانتر و لە من مەقاماتزانتریش بن لە هەموو بوارەکانە لە من لە پێشتر بن بەڵام چەندسی ئەویان نەبوو بێنە پێشەوە وەک من کە بەندە ئەو فەزڵی پێدام کە بەهۆی قورئانەوە دەرکەوم کە داواکارم لە خوای گەورە ئینشاءڵڵا ئەم دەرکەوتنەی من وا دەریخا وەکو عیبادەت نەک ببێ بە نیقمەت ببێ بە ڕەحمەت ئیشەڵڵا بۆ من و بۆ ئەوانە ئەو دۆستانەی کە لە دەور من ئینشاءڵڵا هەموو سوودی لێ وەرگرن
من نصيحة إرشاداتم بو أوان ئامۆژگاریم هەیە بۆ ئەوان کە ئەو خۆشەویستانەیە کە بتوانن گوێ زیاتر بگرن لە قورئان. مثلا کە مادام تۆ بە مەدرسەی میسری ئەتەوێ بەشداربی گوێ لە یەک قارئ مەگرە، مثلا گوێ بە تەنها لە شێخ شەحات محەممەد ئەنوەر مەگرە. شێخ شەحات طریقەی خۆی جایە لە ئەداکردنی قورئانە، بەیات بە جۆرێکە خوێنێ، نەهاوند بە جۆرێکە خوێنێ، سێگا بە جۆرێکە خوێنێ، حیجاز بە جۆرێکە خوێنێ، تایبەتە بە مەدرسەکەی خۆی. کە ئەچی سێر شێخ ڕاغب مستەفا غەلوەش ئەەکەی ئەویش جیاوازە، ئەویش جیاوازە. سید متەوەلی عەبدولعال جیاوازە، ڕەحمەتی خۆیان لەوێ. شێخ عەبدولباسط جیاوازە. هیوا هەیە بەس بە مامۆستا شێخ عەبدولباسطەوە یعنی تەقلیدی ئەوە هۆگری دەنگی ئەوە کە بەندە لە 8 ساڵیمەوە هۆگری دەنگی مامۆستا عەبدولباسطم ئەوەندە ئەو تەئسیری هەبووە لەسەر من کەس تەئسیری نەبووە لەسەر من لە پاش فەزلی خوا کە باوکم زۆر تەشجیعم بووە، زۆر تەشجیعی کردوم، زۆر هاوکارم بووە کە یەکەم جاریش بە گوێی دەنگی گوێم گرتووە لە دەنگی عەبدولباسط لەوە عاشقی قورئان بووم کە تەمەنم نزیکی 7 بۆ 8 ساڵ بوو، هۆگری قورئان بووم. بۆیە ئەڵێم شێخ عەبدولباسط بە ڕەحمەت بێ کە ئەستێرەیەکی درەوشاوەیە لە عالەمی قورئان خوێندن، هەندێک مەقاماتی زۆر نەخوێندووە. جاری وایە بەس مەقامی بەیات 2-3 سەفحە بەس بە بەیات ئەڕوا، 2-3 سەفحە بەس بە ڕەست ئەڕوا. بۆیە مەقامەکان پێویستە لە پێشبڕکێ مەطلوبە تۆ مەقامەکان بزانی، ئەگەر بێت و فەرعەکانیشی بزانی شتێکی جوانترە. بەڵام ئێمە وەکو تومانە لێش ئاماژەمان پێکرد لە مانگی ڕەمەزانە ئەگەر بتوانێت بەس ئەسڵەکانی ئەسڵی مەقامەکەش ئەدا بگا بە شێوازێکی جوان. بۆیە نەسیحەتمەوەیە زۆر گوێ بگرن لە هەموو قاریئەکان، هەوڵ بدە طریقەیەکی تازە نوێگەری بۆ خۆت دانێ، با مقلد نەبی بە تەنیا بەس شێخ سید متەوەلی بکەی، بەس شێخ شەحات تەقلید بکەی، بەس تەقلیدی قاریئێکی ئێرانی بکەی، بەس تەقلیدی یعنی اینجا با ئەوەش بزانێ ئەویشیان لە یادا بێ ئەمە پێشبڕکێیە، ئەکرێ سەر نەکەوی ئەکرێ سەرکەوی، دڵگران نەبی لەوەی وا بزانی کە بە شێوازێ لە شێوازەکان ناداتپەروەری هەیە لەوێ، نە ئینشاءالله هەمووی دادپەروەرە، هەموو بە شێوازێکی دادپەروەرانە ئەنجام ئەدرێ. بۆیە لە ڕووی سەوتەوە دەنگی خۆت تاقیکەرەوە بزانە تۆ طبقاتی سەوتیت جوابی قەرارت چۆنە، لە لای کەسێک دەنگت تاقیکەرەوە. و هەم لە بواری وەقف و ئیبتیدا ماشەڵڵا مامۆستای زۆر باشمان هەیە، کۆمەڵێک دەستگا و شوێنی تایبەتمان هەیە بۆ تەصحیحی تیلاوە لە ڕووی تەجویدەوە، لە ڕووی وەقف و ئیبتیداوە، ئەوە سەنتەری حیکمەیە، ئەوە ڕێکخراوی ئیقرا، ئەوە ڕێکخراوی شیفایە. مەسەلەن چەند ڕێکخراوی ترمان هەیە، مەسەلەن ئەتوانی بچی لەوێیانە لەوێ لەو شوێنانە تصحیح تیلاوە بکەی و زیاتر لە ڕووی تەجویدەوە. بەڕاستی تەجوید زۆر گرنگە، عەمودی فەقەری تیلاوەیە، ئەبێ زۆر احتیمامی پێ بدەی. مەخارجی حرف بەو شێوازەی کە عولەمای تەجوید دایانەوە تۆ مەخرەجەکە دەرکەی، و هەم لە ڕووی چەند جوانە وەقف و ئیبتیداءەکە وەک ئەوە کە مەطلوبە ئەدایکەی، وەلەو کامل بوون لە مەسەلەی قیراءەتە کامل بوون نییە، وەکوتم تەوفیقە و یارمەتی خوایە لێ، فەتحە خوای گەورە یارمەتی دەدا. بەڵام جاروێ ئەم فەتحە هەندێکی بەدەست خۆتە خوا یعنی هەوڵی زیاتر حتماً وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. تۆ ئەگەر هەوڵی زیاتر بدەی زیاتر بەرەو پێش. کاک شەحسی کەمترین کاتمان ماوەی یەک پرسیاری ترم هەیە سەبارەت بە سپۆنسەرەکان. هانی ئەو بەڕێزانە دەدەی کە معنی سپۆنسەری ئەم جۆرە بەرنامانە دەکەن، ئەم جۆرە پێشبڕکێیانە دەکەن کە بۆ ساڵی ئایندەتر ئەگەر هەبوو کرا ینی داوای چیان لێ دەکەی؟ وەڵاهی من زۆر لە دوای دەستخۆشیم بۆ ئەو کۆمپانیانەی کە سپۆنسەری ئەم بەرنامەیە بوون، خوای گەورە موفقیان کە، خوای گەورە لیان قبول کە، خوای گەورە سەربەرز و موفقیان کە ئینشەڵڵا. داواکارم ئەوانیش و ئەوانەی تریش کە تا ئێستا ئیستیجابەیان نەبووە ئیستیجابەی باشتریان هەبێ. کاکە بەختیار ئەبینی لە پێشبڕکەی وا هەیە کە قورئان باشترین و پیرۆستترین کتێبە هاتووەتە سەرزەوی. سەرەکەی لە پێشبڕکەی بواری ترا لە بوارەکانی ترا سەرەکەی سیارە عەرز کراوە بۆ یەکەمەکە، سەرەکەی پارێکی خەیاڵی، ئەمەش هەندانێکی باش $10,000 کراوە. یعنی من لە یادمە پێشبڕکێ ئەکرێ ئێستش لە 1000 ئەو پێشبڕکێ ماوە بەس لە بەهۆی ئەم قۆناغە هەستیاری کە هاتوۆتە سەر هەرێمی کوردستان و شەڕی داعش و ئەوەیە کە هاتۆ پێشەوە، وەیلا پێش ئەوە پێشبڕکەیەک هەبوو لا یەزال ئێستش پێم وابێ هەر بەردەوامە کە پێشبڕکەی قاری العێراقی پێ ئەڵێن، جەماعەتی ئەلبونیە ئەیان کرد لە عێراقا لە جنوب 400 ملیۆن 500 ملیۆن دانرا بوو خەڵات بۆ یەکەمەکە، 300 ملیۆن دانراوە وەکو بیستومە کە باسییان کردووە. یعنی من داواکارم لە سەرمایەداران و لەوانی کە خاوەنی کۆمپانیان
کە ئەمە کارێکی زۆر گەورەیە و عیبادەتەوە کارێکی باشە بتوانن سپۆنسەری ئەم کارانە بکەن بە باشترین شێوە بەشک و ئینشاءالله ئەمە زیاتر بەرەو پێش بڕوات. زۆر سپاس بۆ بەڕێز کاک شێخ حوسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی کە لە تەورەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست میوانمان بووی کۆتایی پێشبڕچەی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆست. سپاسی ئامادەبوون دەکەیت. سەلامەت بینەخۆ. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوە کۆم ساتە بینەر و بیسەرمان بوون. خۆتان لەگەڵ.